لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی 326 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت تەمەنا مەکەن بەو فەزڵ و نیعمەتانەی کەوا خوای گەورە بە هەندێکتانی بەخشێ و هەندێک لەسەر هەندێک تەفضیل کراینە بە زیادە نیعمەتێک کە خوای گەورە بە هەندێکی بەخشینە. للرجال نصيب مما اكتسبوا لبو پیاوان هەیە بەشێک لەوەی کەوا یعنی لەبۆ پیاوان ئەو چاکانەی کەوا دەیکەن ئەجر و پاداشیان هەیە. وللنساء نصيب مما اكتسبن و بە هەمان شێوە لە ئافرەتانیش عینی بە هەمان شێوە ئەو بەشە لە ئەجر و پاداشەیە کە خوای گەورە لەوانیدانە لەقەدەر ئەو چاکانەی کە دەیکەن. واسألوا الله من فضله ئێتر لە خوای گەورە بپاڕێنەوە کە فەزلی زیاترتان لەگەڵ بکە. إن الله كان بكل شيء عليما. بالتأكيد الله سبحانه وتعالى بهموو شتێک ئاگادار لە سەبەب نزولی ئەو ئاەتەدا وەکو لەو حەدیثێک کە ئیمام ترمذی ڕوایەت کردیە ئوم سەلەمە دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بی دەفەرمی گوتم یا رسول الله يغزو الرجال ولا تغزو النساء. یا رسول الله پیاوان غەزا و جیهاد دەکەن ئەو ئەجر پاداشتە گەورەیە بەدەست دەینن بەڵام ئافرەتان نایکەن لەبۆوان نەهاتێ زیاتر لە بۆ پیاوانە. وإنما لنا نصف الميراث وهروها لميراثش أوان بشي تاود من إيماني ويد بين. فأنزل الله تبارك وتعالى ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض. كوا تتمنى ومكن كوا أخوي يقول هنديش لسر عندك تفضيل كردية لا سبب نزولش كقتاد جرتو دفرمي كان أهل الجاهلية لا يورثون النساء ولا الصبيان. تفرمي لزاهليات أصلا ميرات يندد آفرته من دالان فلما ورثوا كاتك لإسلام دا بشيان لبو ديار كرا لبو آفرتان وجعل للذكر مثل حظ الأنثيين. يترخواي قول سبحانه وتعالى بشا ميرات لبو بياوان لو آفرتان دانا بياواني دوهن دي آفرتان دانا. تمنى النساء أن لو جعل أنصباؤهن كأنصباء الرجال. آفرتان تمنى كربشيان هبي لميرات وكو بش بياوان وكو يكبي. وقال الرجال إنا لنرجو أن نفضل على النساء بحسنات في الآخرة كما فضلنا عليهن في الميراث. پیاوانش دانگو رزامان وایا هر وكل الدنيا اما دو بشي ميراد دبين اوان بشيك دبن لقيامتش اجر پاداش ما دو هندي اوان بي. فنزلت ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض. كواتا خواي قول ردي هردوشيان داتو اتر دیارە وەکو مەسەلەی میرات کە لە تەفسیری ئاتەکانی میرات باسمان کرد کە خوای گەورە دوو بەشی لە بۆ ئافرەتدان لە هەموو حاڵەتێک نا ئیلا لە حاڵەتەوەی کەوا با بڵێن پیاوێک بمریە ئافرەتێک بمری کوڕ و کچی بەجێ بێت لەو حاڵەتەی پیا با بڵێن کوڕەکە دوو هەندێک کەس دەبە و لە چەند حاڵەتێش کەس لە هەمتا حاڵەتشێ وەکو یەک دەبن. ولأبويه لكل واحد منهما السدس وكل آت كذا فرمي زاروا داك وباب هنديك دبن لميرات من دار كان بهر حال ئیتر کاتێک کەوا بەو شێوەیە خوای گەورە میرات دانە پیاوان دوو هەندێک ئافرەتان بەروەی مەسئولیەتی سەرشانی پیاوان زیاترە لە ئافرەتان وەکو ئەو کاتیش لەوێندەری زیاتر ڕوونمان کردەوە. ئیتر خوای گەورە سوبحانە وتعالە تەوزیعی کردێ بەو شێوەی کەوا هەر کەسە و چەندە واجبی لە سەرشان ئەوەندە حقوقیشی دایتێ ئەوەندە حقوقی دایتێ. ئیتر تەماشا دەکەی لەولایەکەوە ئافرەتان تەمەنایان کردیە وەکو لە سبب نزولەکەی قەتادە باز دەکاتن کە پێشی هاتنی ئیسلام ئەسڵەن ئافرەت هیچ میرات نەدرا ئەو جارە کەنیوەی درا گوتیان خۆزگە هەندی ویمان درابە لە بەرامبەردا کاتێکەوە پیاوان دوو هەندیان درایتێ هەندی ئافرەتان دوو هەندی ئافرەتانە درایتێ وتیان تەمەنا دەکەین لە قیامەتش دوو هەندیوان ئەجر پاداش وەربگرن. خوای گەورە دەفەرمی ئەوها نییە ناوەی ئەنگۆ دەڵێن ناوەی ئەنگۆ دەڵێن
بەڵکو وەکو لە ئاەتەکەدا باسی دەکاتن ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض ئیتر لە بینی پیا و ئافرەتان یاخود لە بینی پیاوان لە بینی ئافرەتان بەگشتی کەسێک کەوا خوای گەورە بەشێکی دایتی ئەوجە لە هەر شتێک بی لە عیلم بی لە ماڵ بی لە جوانی بی لە منسەب بی لە هەر شتێک بی بەخۆی ئەسڵ و ئەساسی دنیا لە بۆ تاقیکردنەوە ئیبتلا و تاقیکردنەوەیە ئیتر ئەسڵ وایە وەکو زانان دەفەرمون لێرە ئەو تەمەنا بەمانای حەسوودی ئێمە نابی حەسوودی بە یەکتر بین فڵانە کەس ئەو شتێ پێبەخشرایە تەمەنا بکەی لێی وەرگیرێت و بدرێتە تو بەڵکو حەسوودی یەک لەو شتانەیە کەوا زۆر بە توندی قەدەغەی لێکرایە لەبەرەوەی حەسوودی وەکو لە حەدیثێش پێغەمبەر داهاتی صلی الله علیه وسلم حەسەنات و چاکانت دەخوا وەکو ئاگر کە دار دەخواتن ئیتر نابی حەسوودی بە حەسوودی بەمانای ناڕازی بوونە بە قەدەری خوا و تەقسیمی خوای گەورە حەسوودی دەبی تەمایەی ئەوەی کەوا بە خۆت لە خەم و خەفەتدا بژێ لەو خەفەتەی دێ خۆت لۆیە وەکو گوترایە بەڕاستی القەناعەت کەنز لا یوفنا بەڕاستی قەناعەت خەزێنەکە کەوا هیچ لە بن نایە قەناعەت بە ڕزقی خۆت بینە قەناعەت بە بەشی خۆت بینە ئەوەی کە خوا لە بۆی دانای هەر ئەوە باشە ئەوەی کە خوا لە بۆی دانای لە هەموو شتێک لەو دنیاە پێ ڕازی بە ئەوە باشە و بەخۆش مرتاح دەبی و وەهر و ئەجر پاداش وەردەگری و لە قیامەتش بە تەئکید تعویز لە بۆ دەکرێتەوە ئیتر ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض ئەو دەسە ئەو بەشەی میراد بووکو لە سەبەب نزولەکەی هاتیە یاخود غەزا لە بۆ پیاوان هەیە و ئەجر پاداش زۆر بەڵام ئافرەتان غەزا ناکەن ئەو ئەجر پاداشتیان نییە ئیتر ئەوە خوای گەورە وای تەقدیر کردێ باش خۆ واجبی سەرشان پیاوان مەسەن غەزا و جیهادیان لەسەر ئافرەتان لەسەریان نییە و ڕەحمەتێکە لە بۆوان لە بەرامبەردا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر ئافرەت لە ماڵی خۆی بی خۆی ستر بکا و نوێژی خۆی بکا و بە ڕۆژی بی فەرزەکان بگری و ئیطاعی پیاوەکەی بکا و خۆی بپارێزی و دامێنی خۆی پارێزی ئەوها لە هەر هەشت دەرگای بەهەشت مخەیەر دەکرێت لە چێ بستەژووری ئەو فەزل و نیعمەتە لەگەڵی کرایە ئیتر بەعام لە بینی پیا و ئافرەتان و بەعام لە نێوان خەڵکیش بەگشتی ئینسان بەو شێوەی مرتاح دەبی کەوا تەمەنای زیاتر نەکا لەوەی خوا پێی بەخشیە تەمەنای زیاتر نەکە لەوەی خوا پێی بەخشی بە تایبەتی خۆی بپارێزی لە حەسوودی چونکە وەکو گوتمان دەبی تەمایەی ڕەشبوونەوەی خێر و چاکەکانی و ڕۆیشتن و لەدەستدانی و نامرتاحی خۆی و هەروە خۆ گوناحبارکردنی للرجال نصيب مما اكتسب وللنساء نصيب مما اكتسب وأوي كوا بيوانيش وكل لا سبب نزولك قتادة باز ذكا كوا تمنى ذكر كل دنياه دو هندي خشككي ميلاد وردقري لقيامته أزول باداش دو هندبيتن خواي جورد فلنا خيروانيا للرجال نصيب ما اكتسب وللنساء نصيب ما اكتسب هردو لا نصيب يعني وكويك من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة هردو لا وكويك ولنجزينهم أحسن الذي كانوا يعملون كوات لا أزل باداش من عمل صالحا من ذكر أو أنثى وكويك دورك عن وجدك إيش دورك عن وجدك أزل باداشنا وكويك لقدر نيته لقدر صوابية إشكتا كواتا نبت تمناي آفرتانا نبت تمناي بياوانا أو إخوة داينا هر أوي ولا أزل باداش تيج وكويكن لقيامت هردوك لا نصيب يعني لو أزل لو عمل صالحاني كوادي كن واسألوا الله من فضل بلام داوا لخوا بكن خزينة إخوة برا زلير دا دو حالته تمنى بمعنى حسودي دي حسودي بيكتري مبن بلام لخوا يقولش ببارين ولا فضل خوي بيتام بخشي لير دا وكزان عند فيلم أو حسودي أو يكم أو دوامين غير طيب بيدا قوتري وحتى كسك بتايبتي وك بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لا حسد إلا في اثنتين بتايبتي براسي لو دوشتب بيستا بحسودي حسابني وكزان عند فيلم بالكوي غير طيب كسك خواي جور مالي شي زور حلالي بيدا أويش لخير بكاري دين وصدقي بيدا كاتن تاكي بيدا كاتن تمنى بكي خواي وكو أو بيبدي تاوكو أمج وكو أو بكم لو حالتي تمنى نكي لا يوجيرتو بدريتو حسودية بلامنا أويش بيمينه خواي خزينة برا بمنيش ببخشي أمي كاري ساش بيبكم يترقى بيشدنا بخشي أو بنيت هلوت نسرة وارها بياوك خواي جور علمش ساش بيبخشي قرآني بيبخشي أو بياوا ياخذ أو كسا بشو بروش كارب وقرآني لك ودايخينيته وكاري بيدك تمنى بكي وكو أو نج أو علم لا يورجيرته وكو أو خواي جور بتشبخش أتشبه ماشي وبكي زي خويتي أتو
تەمەنا بکەی لە خوای گەورە پاڕێ وەکو ئەو پێت ببەخشی. ئیتر وەسئەلوا الله من فەضلی، کەواتە کە خوای گەورە قەدەغەمان دەکات لە شتێک دەرگاهشکەمان لێ دەکاتەوە. قەدەغەی کردین لە حەسوودی، بەڵام داوا لە خوا بکەن، خەزێنەی خوا پڕە سوبحانەه وتەعالە. لە چی داوای لێ دەکەی؟ لە خێری دنیا و قیامەت، بە تایبەتی لە کاتەکانی جێگاکانی با بڵێن دوعا و کاتەکانی دوعا کە معلومە لە ناونوێژ و بە تایبەتی لە سوزدە و بە تایبەتی لە سێشی ئەخیری شەو و لە بینی بانگ و قامەت و ئیتر هەموو ئەو جێگانێکەوە هەموو کاتێک خوای گەورە ئودعونی ئەستەجیب لەکم، داوا بکەن تاوەکو وەڵامتان بدەمەوە. ئیتر بەو شروطانەی دوعا کە داوات کرد بە تەکید خوای گەورە وەڵامت دەداتەوە. بەیەقینەوە دوعا بکە، بە شەک و گومانەوە دوعا مەکە، تەجروبەی خوای گەورە مەکە وەالعیاذ بالله. بەیەقینەوە دوعا بکە و بە ماڵێکی حەڵال خۆت پەروەردە بکە، بە هیچ شێوەیەک حرام نەستە ناو قورگت بە هیچ شێوەیەک. ئیتر ئادابەکانی دوعا لە خۆت بینەجێ، بە تەکید خوای گەورە وەڵامت دەداتەوە. واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. بالتأكيد الله سبحانه وتعالى بهموو شتێک ئاگادارە، کەواتە ئاگادارە بۆی کەوا فڵانە کە سەندی پێدەبەخشی، ئەویت کە سەندی پێدەبەخشی و بە حکمەتیش خوای گەورە دەبەخشی هەموو شتەکان لە جێگای خۆیتی. پاشان دەفەرمی ولكل جعلنا موالي مما ترك الوالدان والأقربون. کەواتە دەفەرمی خوای گەورە دەفەرمی بۆ هەموو کەسێک مەوالیمان دانایە. مەوالی جەمعی مەولایە. مەولا بە چەند مانایەک دێ، ئەوەی کە لێرەدا مەقسوودە بە مانای عەسەبە دێ، واتە ئەوەی کەوا لە دوای دەبیتە میراتگر. لە بۆ هەموو کەسێک میراتگرمان دانایە مما ترك الوالدان والأقربون، لە بۆ هەموو کەسێک کە دەمری میراتگرمان دانایە لە ئاەتەکانی میرات کەوا باس کرا. مما ترك الوالدان والأقربون، ئەوەی کەوا داکوباب بەجێی دێڵی و هەروەها غەیری داکوباب ئەقربون لە خزمە نزیکان، ئەوجا ژن و پیاوکەوە میراتی یەکتری دەگرن، براو خوشک کە میراتی یەکتری دەگرن، براو برا، و هەروها هەموو ئەوانەی کەوا حەسەب دەرەجەی نزیکیان. کەواتە ولكل جعلنا موالي لە بۆ هەموو کەسێک مەوالی واتە میراتگرمان دانایە کەوا میرات بگریتن لە میراتی دایک و باب و هەموو خزم و کەسەکانی کەوا حەسەب دەرەجەی نزیکی لێی خوای گەورە تەقسیمی کردیە چەندە. والذين عقدت أيمانكم فآتوهم نصيبهم، ئەوانەی کەوا عهد و پەیمانتان لەگەڵ بەستاینە ئەوانش بەشیان بدەن لە میرات. فآتوهم نصيبهم، دیارە ئەوەش حاڵەتێک بووە وەکو قەتادە باس دەکاتن، دەفەرمی كان الرجل يعاقد الرجل في الجاهلية، کەواتە پیاو هەبوو لە جاهلیەت لەگەڵ پیاوی تر عهد و پەیمانی دەکرد، فيقول دەمی دەموک و هەدمی هەدموک، کەواتە خینم خینی تووە، با بڵێن هەڵوەشانەوەم هەڵوەشانەوەی تووە، واتە ئەگەر عقد و پەیمان لەگەڵ کەسێک کرد بە هەمان شێوە هەڵوەشێنمەوە. وتەریثنی وئەریثک، میراتت دەگرم ئەتوش میراتم بگرە. ئیتر دەفەرمی فجعل له السدس من جميع المال في الإسلام، كاتل الزاهليت كأوش تباوبو كاتك وإسلام شاد لسرتادا أو عقد بيماناني كوا كسانك لنوان يكتري كردوبيان كوا ميراتي يكتريش دقرن لإسلام دا للشريعة دا ششيتشان لبودان درا كواتا أو عهد بيمان لقل كرديا كميرات قري تونيا بلام عقد لقل كرديا أو ميرات بقري أتوج ميراتي بقري ششيتشان لبودانا. ثم يقسم أهل الميراث ميراثهم، كواتا الششيق لما لكي دردهين درا أو زميراتك باش ذكرا بلام وكو ابن كثير دفر فنسخ ذلك بعد في سورة الأنفال، بلام لسورة الأنفال أو مبشن نما وكو خايق الأرحام بعضهم أولى ببعض، كواتا كباشو تكاني سورة الأنفال دابزي وأولي الأرحام بعضهم أولى ببعض، أواني كوا صيلي رحمي على قال يكتري هي وكو خواي قورا بشي ميراتي دانا أوان أولى ترن لوي كوا بشي يكتر بدن نوك كسك عقد بيمان لقب كسك أصلا هي الصيلية رحم لنواني دانية ميراتي يكتري بقرن كواتا. والذين عقدت أيمانكم فآتوهم نصيبهم، أواني كعقد بيمان تان لقال كردينا كوا أو ببت ميرات قري تو أتشبه ميراتي قريوي هرشياتان بيشوي ترام مردن لو حالتي أول سرتاي إسلام دا كاري بيكرا وكو قتادة دفن الشاشيش اللي بوداندرا بلام دواتري أو النسخ بو كاري بيناكري لبروي خواي قولة توزيع ميراتي كردية. أو زاد فرمي إن الله كان على كل شيء شهيدا، بيقمان الله سبحانه وتعالى لسر هموشتك شاهدا، ئاگادارە بە هەموو شتێک لەسەر هەموو شتێک شاهێدە، یەشهەدوه خوای گەورە دەیبینی وحسابی لۆ دەکا وحساب شتان لەگەڵ دەکا لەسەر ئەو شتانەی کەوا کردیتان، وەکو لە سەرەتای سوورەت کردم إن الله كان عليكم
رقيبة خواهي قول مراقبة لسرتان مراقبتان دكا ملائكتي لسرتان دانا آقادار با آشكراوني هنيكانتان كواتا بيوستا إنسان آقادار بي لحركات وسكنات لأقوال وأفعال بهموش شوك حسابي أو مراقبة خواهي قول بكا كاتش كخواهي قول لسر ما شاهدة ورقيبة بالتأكيد حساب ما لقل دكا لسر أو علمي كهيتي بأحوالي إما ئەگەر بەچاکە و هەروە خوانە خواستە ئەوەی کەوە بەخراپەشە ئەگەر بەردەوام بی لەسەر هەتا دەمری معڕەزە لە بۆیکەوە خوای گەورە سزای بدا لە خوای گەورە دەپاڕینەوەکەوە یەقینمان بە ئاتکانی خوای گەورە هەبیتن بەو شێوە هەڵسوکەوت بکەین کەوا لە پێداویستی ئاەتەکانە بۆی کەوا خوای گەورە سوبحانەه وتعالە دائیمەن لە تاعەت خۆی بمان بینی لە جێگایەک نەمان بینی کەوا دەبێتە مای غضب وهلوا سزاء إخوائي قورة خوابنا من ده وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.